يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لەو زنجیرە باسەی کە لە خزمەتتاندا لەگەڵ موسڵمانان باسمان کرد بە ناونیشانی خۆشیەکانی ژیانت بپارێزە، بە تەوفیقی خوای پەروەردگار گەیشتووینە بەشی چوارەم. لە بەشی چوارەمی زنجیرە باسی خۆشیەکانی ژیانت بپارێزە دەڵێن وەبیللای تەوفیق. هەر کاتێک خوای پەروەردگار خۆشیەکی پێبەخشی، سەرکەوتنێکی پێبەخشی، ئاسوودەیی پێبەخشی، دڵنیا بە کەسەکانی دەوروبەرت دوو بەشن کە بەشە زۆرەکەیان سوپاس بۆ خوا ئەوانن کە خەڵکانێکی ئیمان سەلامەتن، دەروون پاکن، بە خۆشیەکانت خۆشحاڵن و پیرۆزباییت لێ دەکەن و بە سەرکەوتنەکانت چاویان گەشە و موبارەکباییت پێشکەش دەکەن. بەڵام خەڵکانێکیشمان هەن کە دەبێ ئاگامان لێیان بێ و خوا لەوانە بمان پارێزێ و خۆشمان لەوانە نەبین کە حەسوودن، کە حەز دەکا ئەو خۆشی و خەڵاتی کە خوا پێی بەخشیوی نەدمێنێ لەناو بچێ بە سێ جۆر. یەکەمیان بە چاوپیسی کە لە وتارەکانی ڕابردوودا باسمان کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە بوخاریدا هاتۆ دەفەرمێ ئین العین حەق، بزانن خەڵکینە کە بەڕاستی چاوی پیس حەق و ڕاستە. دووەمیان حەسوودەکە چاوی پیس نییە، ئەو کەسەی کە چاوی پێت هەڵنایەوە ڕقی لێتە و حەسوودە بەرامبەرت چاوی پیس نییە، خۆشی هیچت لێ ناکە، لێت نادا، پەلامارن نادا، ماڵت ناخوا، بەڵکو تەنها دەیەوێ بە قسەی لووس و خۆش قەناعەتت پێ بکە کە بەدەستی خۆت ماڵی خۆت وێران بکەی، خۆی هیچت بەرامبەر ناکە، بەس تەنها قسەیە، بە قسە دێتە بن کڵێشە و ناو دڵتەوە، حتا واد لێ دەکا ئەو خۆشیەی کە هەتا ئەو ژیانە خۆشە کە لە هیچت کەم نییە بەدەستی خۆت ماڵی خۆت وێرانکەی و قڕ بکەی بەسەری خۆتدا. ئایا شتی وامان هەیە؟ بەڵێ، دەچینە خزمەت قورئانی پیرۆز. خوای پەروەردگار باسی ئەوەمان بۆ دەکا کاتێ بەدەستی قودرەت و دەسەڵاتی بێسنووری خۆی ئادەمی دروست کرد لەگەڵ حەوادا بۆ ئەوەی ئەم سەرزەویە ئاوادان بکەنەوە کە ئێمە هەمومانەوەی ئادەم و حەواین تا قیامەت. خوای گەورە لە سوورەتی تاهادا چەند ئاەتێکی لێ وەردەگرین و ئەم باسەمان بۆ بەیان دەکا و دەفەرمێ وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم. ئادەمی ڕاگرت و فەرمووی فریشتەکان ئەمە دروستکراوی نوێی خۆمە، ئەمە ناوی ئادەمە، ئەمە ئەم سەرزەوێ ئاوادان دەکاتەوە، دەی سڵاوی لێ بکەن، یعنی سوزدەی تەحیە، نەک سوزدەی سەرخستنە سەرزەوی، ئەوە بەس بۆ ئەڵڵایە. سڵاوی لێ بکەن، ڕێزی لێ بگرن، ئیحترامی بگرن، ئاشنا بن بەم هاوڵە نوێیەتان. ئادەمیش هاتە ناو دروستکراوەکانی خواوە. فەسەجەدوا، یەکسەر هەر هەموو بەپەلە سڵاویان لە ئادەم کرد، حورمەتیان کرد، خۆشحاڵی خۆیان دەربڕی. حتا ئێستاش و تا قیامەتیش فریشتەکان هەمیشە هاوڕێ بوون لەگەڵ ئادەمە، هاوڕێ بوون لەگەڵ نەوەکانی ئادەمە، زۆر خۆشحاڵ بوون، بە ئەو پەڕی خۆشحاڵیەوە بەپەلە فەرمانی خۆیان جێبەجێ کرد. بۆیە عەرزم کردن زۆرینەی خەڵک چاکن، ئێمە دایمە ڕەشبین نەبین، وا بزانین هەموو خەڵک حەسوود و خراپە. ئەها لە ناو فەرمانی خوای پەروەردگاردا بە تێکڕا فریشتەکان هەموو وتیان بەڵێ ئەی ئادەم یاخوا بەخێر بێی، هاوڵێکی خۆشەویستی، بە ئومێدی خوا بە یەکەوە خواپەرستی و خواناسی دەکەین، تەواوکەری یەکتر دەبین. ئیلا ئیبلیسە ئەبا، ئیبلیس لەگەڵ فریشتەکاندا دەژیا بەڵام لە جنسی ئەوان نەبوو. ئەبا، زۆر بە توندی بەگشت خوای پەروەردگارا چۆوە، بە ئینکاری کرد، وتی چۆن ڕێز لەوە دەگرم. وەکو لە سوورەتی ئەلیسرا ئاەتی 62 دا دەفەرمێ ئەڕەئەیتەکە هذا الذي كرمت علي، ئەمە دروست کردووە خوایە ئەوەندە بێئەدەب بوو بەرامبەر بەخوا، ئەمە دروست کردووە، یعنی من ئەو هەموو ساڵە بەندایەتی تۆم کردووە و تۆم ناسیوە، ئادەمێک ئەمڕۆ لە قوڕێک دروست کردووە، خەلەقتەنی من نار وخەلەقتەه من طین، ئەو لە گڵێکی بێژیانی بێهەست، من لە ئاگرێکی نورانی و بە شیدەت، یعنی من وام لێ هاتووە سڵاو لەو بکەم ڕێز لێ بگرم، شتی وا قەت نابێت. جا ئەوە چییە؟
ها خراپەکارەکان کەمن ئەو هەموو چاکەکارە ڕێزیان لە ئادەم گرت یەک خراپەکار پەیدا بوو ئیبلیسە ئیلا ئیبلیسە ئەبا خی پەروەردگار فەرمووی ئادەم فقلنا يا آدم إن هذا عدو لك ولزوجك فلا يخرجنكما من الجنة فتشقى سورة طه آية 107 پێمان وت ئەی ئادەم یا ئادەم خوا فەرمووی ئەی ئادەم بزانە إن هذا ئەم ئیبلیسە بۆی دیاری کرد نەیفەرموو ئینە لەکە عەدووەن دوژمنێکت هەیە ئاگاد لە خۆت بێ خوا دوژمنەکەشی پێ ناساند ئەمەی کە دەیبینی ناوی ئیبلیسە ئەمە لەم سەعاتەوە دوژمنی تۆیە لەم هەموو سەرزەویەدا و لەو ئاسمان و کەون و کائینەتەدا ئادەم تۆ یەک ناحەزن نییە بەس یەک شەخص ئێمە هەزارە ناحەزمان هێواسیان پێ ناکەین خوا فەرمووی ناحەزەکەی تۆ ئاسانە یەک کەسە ئاماژەشی بۆ کرد هذا ئەمەیە نەیفەرموو ئاگاد لە خۆت بێ ناحەزێکت هەیە دوژمنێکت هەیە نازانی چێیە خوا بۆشی دیاری کرد ئەم ئیبلیسە لەم سەعاتەوە دوژمنی تۆیە عەدوو لەکە ئەمە دوژمنتە ئەم ئاەتە پێمان دەڵێ حەسوود دوژمنە چۆن کەسێک کە دوژمندارە دوژمنەکەی بە چەک و سیلاحەوە شەو ڕۆژ لە کەمینایە بۆی بەڵکو لە فرسەتێکە بۆی ڕێکەوە و بیکوژێ وەڵڵی کەسێک کە پێت حەسوود بوو لەو دوژمنە چەک بەشانە خەتەرترە بۆ حاڵی تۆ هیچ کەسێک نەڵێ من قەت دوژمنایەتیم لەگەڵ کەس نییە تۆ ئاگاد لێ نییە خوا فەرمووی حەسوود ئیبلیس حەسوود بوو ئەینا غەیری حەسادەت نەبێ بە ئادەم نەنان و پێخۆریان وەکو یەک بوو خۆنانی ئادەم ئیبلیس نانی ئادەمی نەدەخوارد نە لە بەهەشتا جێگای ئەوی لەق کرد بوو نە لە خۆشیەکانی کەم کردبەوە نە هیچ زەرەدێکی لێدا بوو نە پارەی خوار بوو نە پێگەی ئەوی لەق کرد بوو بەس ئیبلیس حەسوود بوو چاوی بە ئادەم و ڕێزگرتن و حرمەت و پلەپای ئادەم هەڵنەدات خوا فەرمووی ئەوە دوژمنتە هەر کەسێ حەسوود بوو پێت خۆت بە دوژمندار بزانە بەرامبەری ئاگاد لە خۆت بێ عەدوو لەکە دوژمنی خۆتە وەلیزەوجیکە بەڕێزان قورئان زۆر وردە وشە بە وشە کە سەیرتان کرد بیخوێننەوە لێ ورد بنەوە ئادەم ئەوە دوژمنی تۆیە وەلیزەوجیکە دوژمنی هاوسەرەکەتەی حەواشە ئاگادار بە کەسێک بە ناوی دۆستایەتیەوە نایەتە ماڵ تۆ بە خێزانت بڵێ بۆ نمونە ئافرەتێکی بەڕێز بڵێ وەڵڵی من تۆم خۆش دەوێ بەس ڕقم لە مێردەکەتە هەر کەسێ ڕقی لە مێردەکەت بوو خوشکەکەم ئەوە دوژمنی تۆشە کەسێک نەڵێ بە پیاوێکی بەڕێز وەڵڵاهی من تۆم زۆر خۆش دەوێ بەڵام حەزم بە چارەی خێزانن نییە نەخێر نابێت ژن و پیاو لە یەکدا ببڕێن ئەگەر حەزت بە چارەی من نییە بە خێزانم نییە حەزت بە چارەی منیش نییە دەبێت ژن و مێرد لە یەک سەنگەرا بن خوا فەرمووی ئاگاد لێبێ ئادەم ئەوە دوژمنی تۆشە و دوژمنی ژنەکەشتە فەلا یوخریجەنەکما من الجەنەتی فتەشقا ئاگاد لێبێ ئەمە دوژمنە لە فرسەتە هەڵتان نەخەڵەتێنێ و کارێکی وا بکە لەم خۆشەی بەهەشت بخانتان کاتە دەرەوە ئەم ماڵە خۆشەتان لێ تێک بدا کە بەهەشتە فتشقى ئەو کاتە تۆ بەدبەخت دەبی فتشقى ئەنتە یا ئادەم ئەی ئادەم تۆ بەدبەخت دەبی ئەم قورئانە چەند وردەوە چەند عەجیبە بەڕێزان ئەبێت زانایانی دەروونناس و کۆمەڵناس بێن لەسەر یەک وشەی قورئان بکۆڵنەوە ئەمە بەرپرسیاتی خستە سەر شانی پیاو خۆ ئەگە ماڵەکەتان تێکچوو ئادەم و حەوا هەر بەیەکەوە ناڕەحەت دەبن بەیەکەوە بەدبەخت دەبن بەڵام بۆ فەرمووی تەنها تۆ ئەی پیاوە مەسئولیەتی گەورە لەسەر شانی تۆیە ئاگاد لێبێ خێزانەکەت پارێزە ئاگاد لێبێ ماڵەکەت تۆ بەرپرسی بەرامبەری کەم تەرخەم نەبی ئەی پیاوی بەڕێز یەکەم نەهامەتی ڕوو لە تۆ دەکا کە ماڵ تێکچوو ئەی پیاوان ئەرکی قورستان لەسەر شانە ئاگاد لێبێ حەسوود نایەتە ناو ماڵەکەتەوە ئاگاد لێبێ حەسوود و چاوپیز نزیکی خێزان و منداڵن نەکەوێتەوە نەهێڵی بێتە ئەودی و دەرگاتەوە ژیان باوە پیاوەکە بە دەرەجەی یەکەم لە تۆ تێک دەچێت خوای گەورە فەرمووی إن لك ألا تجوع فيها ولا تعرى وإنك لا تظمأ فيها ولا تضحى شواشتت بيدا بخشم أي آدم إن لك أما ما في مروفة أم آية حقوى لمكتب ما في مروف لحقوق إنساني همو دنيا دا أم آية قرآن بس هل مروفك كهات سر أم زوية إن لك حقي خويتي همون وي آدم لجنوبيا وكروكز من دالو قورا أبي أم شواريها بي نابي برسيبي نابي تينوبي كسر الله خواباسي آوي كدو بلا أو آوشيريني كمنو تولا پرداخك أولا دبيك بآساني ديتا برچاومان أواني سفري قوري دنيا كدو ولاتاني أوروبي قراون أزانن دبيك آوي شيرين چند بنرخا أزانن چند ولات هيا بدو يك پرداخ آوي شيرين داوي الله دستيناكوه
نابێ مرۆڤ برسی بێ، نابێ مرۆڤ تینوو بێ لە ئاوی پاک بێ بەش بێ، ژینگەی پاک بێ بەش بێ، نابێ مرۆڤ ڕوت و ڕەجاڵ بێ، بێبەرگ بێ، بێ پۆشاک بێ و هەژاری پێوە دیار بێ، نابێ مرۆڤ بێخانوو بێ، گەرمای هاوین و سەرمای زستان هەمووی لێیدا. لە بەهەشتا خوا فەرمووی ئادەم بێخەم بە، قەت برسی نابی، قەت تینوو نابی، قەت بێماڵ و حاڵ نابی، گەرما و سەرما لێن نادا، گەرما تیشکی خۆر لەسەر نادا و بسووتێنێ، قەتیش بێ پۆشتەیی بە خۆتەوە نابینی، تێر و تەسەلی، پۆشتە و پەرداخی بە کوردی خۆمان. لە سوورەتی الأعراف ئاەتی 90 فەرمێ وەیا ئادەم اسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە فەکولا من حەیث شئتما. ئەم هەموو باخ و باخاتەی بەهەش ئادەم لەبەر دەستا کراوەیە، بە ئارزووی خۆت چیت حەز لێیە بیخۆ. بۆیە ئەوانەی کە باسی مافی مرۆڤ دەکەن دەبێت بێنەوە خزمەت قورئان. ئەمڕۆ کە مرۆڤایەتی ستەمی لێ دەکرێت کە خەڵکێک هەیە برسیە، کە خەڵکێک هەیە بێخانووە، کە خەڵکێک هەیە جلوبەرگێکی شیا و بە مرۆڤی لەبەرانیە، کە خەڵکانێک هەیە بۆ ئاو محتاجە، گەڕێکی وایە بە 5-6 ڕۆژ جارێک ئاوی بۆ ناکرێتەوە. ئەوە بێفەرمانی خوایە. دینی ئێمە لە قورئانەکەیە ئەو حقوقی ئینسانی بەلانی کەمەوە دەبێ ئەمانەت هەبێ. ئینە لەکە مافی تۆی مرۆڤ ئەوانەت هەبێ. خوا فەرمووی ئەم هەموو بەهەشتە لەبەر دەستا کراوەیە، لە کوێوە دەخۆی بخۆ، چی دەخۆی بیخۆ، بەڵام مرۆڤ بەڕەهایی نابێ بەڕەڵا بێ. وەلا تەقرەبا هذه الشەجەرە، یەک دار ملیۆنەها داری بەردار لەو بەهەشتەیە ئادەم لە چی دەخۆی بخۆ، بەڵام بۆ تاقیکردنەوەت ئایا چەند بەهێزی، یەک تاقەدار لە دەبەری ئەم دارە نزیک مەکەوە، هەر لێی نزیک نەبێەوە، کوڕە لێی نزیک بێەوە دوای لێی دەخۆی، لێی نزیک کەوتەوە بەسەر خۆ تازاڵ نابی، نەفسی ئینسان لاوازە، لێی نزیک نەبیتەوە. فتەکونا من الظالمین، خۆت و ژنەکەت دەچنە ریزی سنوور بەزیێن و ستەمکارانەوە ژیانتان تێک دەچێت. خوای گەورە ئەم هەموو خۆشەی پێبەخشی ئاگاداری کرد. یەک دوژمنت هەیە ناوی ئیبلیسە، بیناسە ئەمەیە، ئەمە دوژمنی سەرسەختە، لە فرسەت دەگەڕێ ژیانت لێ تێکدا، ژیانی خۆت و ماڵ و منداڵت تێکدا، خێزانت تێکدا. یەک شتیشم لەسەر حرام کردووی، قەدەغەیە لێی نزیک مەبەوە، لێی نزیک کەوتەوە تیادەچی، ژیانت تیادەچێت. ژیانێکی ئەو پەڕی خۆش بێنە بەرچاوت. باوە ئادەم و دایکە حەوا لە ماڵێکی جوان هەرچی خۆشیە هەیانە، ڕێز و خۆشەویستی، ئەو پەڕی حرمەتی نێوانی ئەم ژن و پیاوە لە هیچیان کەم نییە، پۆشتە و پەرداخ، تێر و تەسەل، ئەو پەڕی ژیانی خۆش. بەڵام دوژمنێکیان هەیە، ئەویش ئەو کەسەیە کە ئەمان هیچ خراپەیەکیان بۆی نەبووە، هیچ زەرەرێکیان بۆی نەبووە، بەس ئەو لە حەسوودی و بۆگەنی خۆی ڕقی لە ئەمانە، چاوی بەم خۆشی و ژیانە خۆشە و ئەم ماڵە خۆشە هەڵنایە، دەیەوێت ئەم ژن و مێردە بەدبەختکە. ئیبلیس حەسوودە، هەر کاتێ دەیانبینێ ئەمان لەم ژیانە خۆشەدان ئاگری دێتە جەرگیەوە. بۆیە فەوەسوەسە ئیلەیهی الشەیطان، یەکەم جار ختورە و خەیاڵاتی خستە دڵی ئادەمەوە، لە ئادەم نزیک بۆوە، بیری دەخستەوە ئادەم باشە بۆ خوا فەرمووی ئەو دارە، ئەبێ ئەو دارە چ سڕیاتێکی تێدا بێ، حرام وایە، دەڵێ باشە دەبێت یەک جار تاقیکەمەوە بزانم چۆنە، بۆ خوا فەرمووی لەناو ئەو هەموو بەهەشتەیە لەم دارە نزیک مەبەوە، ئیلا سڕیاتێکی تێدایە، كل ممنوع مرغوب. ئینسان وایە کە شتێکی لێ قەدەغە کرا زۆر بەلایەوە شیرین دەبێ، شەیطان ئەم وەسوەسەی دەخستە دڵیەوە. قال يا آدم هل أدلك على شجرة الخلد وملك لا يبلى. یەکەم جا وەسوەسە بوو، دواتر چوو قسەشی لەگەڵا کرد، وتی ها ئادەم بیر دەکەیتەوە، ئەزانم بیر لە چ دەکەیتەوە، بیر لەو دارە دەکەیتەوە کە خوا لێ قەدەغە کردووی، ئەزانی بۆ خوا لێ قەدەغە کردووی، بڕوا بکە ئەگەر لێی بخۆی، لێی نزیک بێەوە لێی بخۆی و تامی بکەی، هەر قەت ژیانی وا خۆش بە چاوی خۆت نەدبینیوە تا ئێستا. ئەوە شەجەرەت الخولدە، ئەم خۆشیەت هەتایە بەردەوام دەبێت، قەت نامری. و ئەم خۆشیە، ئەم ماڵ و سامانە، ئەم خان و کۆشکانە، ئەم دار و درەختە قەت لە ناو ناچێ، هەتایە بەردەوام دەبێت. دەتۆ تاقیکەوە ئادەم دەترسا، ینی هەسڵی دەکردەوە، یخوا فەرمووی لێ نزیک مەبەوە، شەیطانیش هانیەدا. زەفەری بەتەنیا بە ئادەم نەبەوە بردە. لە سوورەتی الأعراف ئاەتی 20 تا بچنەوە خزم، ئەمە لە سوورەتی طاهادا لەوێدا دەفەرمێ فەوەسوەسە لەهومە الشەیطان، ئەمجا چوو بەلای هەردووکیان، ئەمجا لە حەواش نزیک بووەوە، وتی ها بە مێردەکەت لەم بە قسەم ناکە، کوڕە وەرە خوشکی من، تۆ لەم دارە نزیک ببنەوە تامی بکەن، بەخوا ئەبنە فریشتە، وەکو ئەو فریشتانە حتا تەنانەت پێویستیان بە ناخواردن و ئاو خواردنەوە نامێنێ، حتا جارشکە نامرن، قەت تووشی خراپ و ناخۆشی نابن. هەر ئادەم و حەوا دەترسن،
کەسێ هانت دەدا بۆ خراپە و تۆڵی بەخوا نایکەم وقاسمهما إني لكما لمن الناصحين سورة أعراف آيات 21 ئەمجا شەیطان زیاتر نزیک بۆەوە گەرمتر بوو لە قسەکردن زمانی شیرینتر کرد وتی قەسەم بە گەورەی خوا قەسەم بەو ئەڵڵایی کە ئێوە ئاوا دروست کردووە ئەم خۆشەی پێبەخشیون واللهی دڵنیا بن من دڵسۆزی ئێوەم یعنی تۆ بڵێ من لەسەر خراپەی ئێوە بم من چاکەی ئێوە منەوێ کورە من دەمەوێت ئێوە حتا ماون لەم خۆشیەدا لێتان تێک نەچێ و قەت نەمرن و وێران نەبن سوێندی بۆ خواردن لە هەندێک تەفسیرەڵە ئادەم و حەوا بیریان نەدەکردەوە کەسێک هەبێ بە زاتی خوا سوێند بە درۆ بخوا تۆ بڵێ کەسێکی وابێ بە زاتی خوا سوێند بخوا بدرۆش بکە وتی ئینی لەکما لەمین الناصحین حتا بڵێ من دڵسۆزی ئێوەم فەدەلە ئەوەندە قسەی لێ زانانەی کردن ئەوەندە زمانی لووز بوو ئەوەندە زمانی شیرین بوو ئەوەندە بە نەخشە چۆناوە بینیانەوە لە بیریان چۆوە ئادەم و حەوا لە بیریان چۆوە یخوا فەرمووی ئێمە دوژمنتانە تۆ دوژمنەکەی خۆت دەناسی ئەمە دوژمن و ناحەستە ئەمە حەسوودە پێت لە بیریان چۆوە باشە خوا فەرمووی ئەمە هەندی نزیک مەبنەوە هەلی نزیک بنەوە ماڵوێران دەبن خواوەشی پێ فەرموون ئەمەشان هەموو لە بیر چۆوە بە قسەکانی بیریان چۆوە باشە خۆ ئێمە لە هیچمان کەم نییە باشە ئەم ژیانە لە چی کەمە پەلاماری ئەو درەختە بدەم لەوەش بخۆم لێی نزیک بمەوە باشە من لە چیم کەمە و داوای چی دەکەم چاوای لەمە زیاتر چی کە خوا حەیث و شئت ما چیت دەوێ بیکە چیت ئارەزوو لێ بیخۆ بۆ کوێ دەڕۆی بڕۆ باشە من لەوە زیاتر چیم دەوێ ئەوەندە قسەی لووس و سوێندی بەدرۆی بۆ خواردن لە خشتەی بردن فەدەلاهما بغڕوڕین بە فرت و فێڵ پیلان بەرەولای درەختەکەی بردن قاچی ترازاندن بەڵا کە لێی نزیک بوونەوە تازە لێیان خوارد و لە بەهەش کرانە دەرەوە خۆشەویستان ئەمە چیرۆکێکی قورئانی ئەمە ئەوە خوا لە قورئانە بۆی تۆمار کردین لە سوورەتی ئەلعراف لە سوورەتی ئەلئیسراء لە سوورەتی تاهادا بە درێژی سێی قورئان کە وشە بە وشە لێ بردنەوە خوای گەورە فەرمووی هەتا قیامەت ئاگادار بن ئەینەوەکانی ئادەم ئەی ژن و مێردی بەختەوەر کە خوای گەورە خۆشی پێبەخشیون کە حرمەتتان هەیە لە لای یەکتر کە نان و خوانێکتان هەیە کە خانوو ماڵێکتان هەیە کە ڕێز و حرمەتێک لە نێوانتاندایە ئاگادار بن ئینسانی وا هەیە وەکو ئیبلیس حەسوودە بۆی هیچ عیبی نییە لەگەڵیدا هیچ زەرەرێکت بۆی نەبووە بەس ئەو وانێ بەرامبەرت ئاگال لەو ئیبلیسانە بێ ئاگال لێبێ هەزاران خەڵک دێتە ماڵت 999 چاکە بەس ئاگال لێبێ ئیبلیسێکیش هەیە حەسوودێک ئاگال لێبێت جاری وایە دێ بۆلات قەناعەت لێ هەڵدەگرێ ژن و مێردێک بۆ خۆیان قەناعەتیان کردو بە خانوویەکی بچکۆلە بە پارەیەکی کەم وەڵڵا ئەڵی پاشان یەکێ حەسوودە دەوێت لێیان تێکدات ئەچێتە بنکڵێشانەوە قەناعەت لە دڵت هەڵدەگرێ ئەوکەی خانووە ئەوکەی ماڵە و خوشکم لەبەر تۆمە و حەیفنی ئەوەتان هەبێ و بۆ پیاوی خەڵک دووسێک کەسابەتی تر دەکا و هەتا تووشی حرام خواردنت دەکا ناهێڵە بەو کەمەی خۆت قەناعەتت کردو عیبن نییە وازل لێ نایەنێ قەناعەت لە دڵ و دەروونت هەڵدەگرێ خۆت بە هەژار دەزانی پەلاماری حرام دەدەی دێ بوختانت بۆ دەکات دەچێتە لای ژنەکە بوختان بۆ پیاوەکەی دەکەڵە من تۆم خۆش دەوێت کوڕە ئاگال لە پیاوەکەت بێ خوشکم ئاگال لێبێ بەخوا و پیاوە ئەوە بڕاتە دەر تووشی بەڵایەک دەبێ معنە ژن نایەنێ معنی دەستی لەگەڵا فرەتی تێکەڵاو نەکردووە بوختانی بۆ دەکا هیچ ئەسڵ و ئەساسیشی نیە حتا ژیانتان تێک دەدا لەواشێت تەلەفۆن بۆ پیاوەکەی بکە بڵێ ئاگال لە ژنەکەت بێ ئەو ژنە بەجێ دڵی خۆ ئازانە چی ئەچێتە ماڵەوە ژنی داماویش لەگەڵ ماڵ مناڵە دانیشتو ئاگای لە هیچ نییە ئەوە ئیبلیسە دژمنتە ئاگال لێبێ بە قسەی دژمن بە تەلەفۆنی دژمن ماڵ و حاڵ لە خۆت تێک نەدەی فتەشقا دوایی خۆت بەدبەخت دەبی مەسئولیەتی ئەو ماڵە ئەی پیاوی بەڕێز هەمووی دێتە سەر شانی تۆ حتا قیامەت دەوێ ئێمە ئاماگامان لەمە بێ چاو لێیە بەشی دووەم چاوپیز نییە بەڵام بەدەستی خۆت ماڵت پێێران دەکا بەس قسەت بۆ دەکا سێمیان لە حەسوودەکان بەدەستی خۆت ماڵت وێران ناکا ئەوەندە ناخی پڕە تەحەموول ناکە تۆ خۆت تووشی بەڵاکەی بەدەستی خۆی ماڵت وێران دەکا بەدەستی خۆت نا بەدەستی خۆی ئەوەندە ناخی پڕە حەسوودی وایە چاوەڕێ دەکاڵی ئیشەڵا ئەم ساڵ فڵان کەس تووشی موسیبەتێک دەبێ تووشی بەڵایەک دەبێ جاری وایە حەسادەتەکە ئەوەندە ناخی پڕ دەکات تەحەموولی ئەوە ناکاتە تۆشی بەڵایەک دەبی یان خۆت لە خۆتی تێک دەی ئەو دەیەوێت خۆی لێت تێکدا دیسانەوە دەچینە خزمەت قورئانی پیرۆز سوورەتی ئەلمائیدە ئاەتی 27 خوای گەورە دەفەرمێ وەتلو عەلەیهیم نەبە ئەبنەی ئادەمە بالحەق إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر قال لأقتلنك قال إنما يتقبل الله من المتقين خوای گەورە باسێکی نەوەکانی ئادەممان بۆ دەکات یەکەم مرۆڤ لەسەر زەویدا وەتلو عەلەیهیم یعنی بۆیان بخوێنەوە دەنگ و باسێکی زۆر مهم وەتلو عەلەیهیم نەبە دەنگ و باسێکی زۆر مهم هەیە ئەی محەممەد بۆ میلەتەکەتی بخوێنەوە بۆ ئومەتەکەت
باش هیچ پرسیار دەکات باش خۆ قورئان هەر هەمووی گرنگە ئەی خوای گەورە لە قورئانە نافەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم لە سوورەتی النحل ئاەتی 44 ئەبێ ئەم قورئانە هەمووی بۆ خەڵک بخوێندرێتەوە ئەی بۆ لێ دەفەرمێ وەتلو عەلەیهم بۆیان بخوێنەوە نەبە یعنی دەنگ و باسەکە زۆر گەورەیە خەڵکینە زۆر لێی ورد بنەوە ئەمە لەوە چێ بێتە ڕێگای تۆش ئاگادار بن ئەی محەممەدی خۆشەوی زۆر بە وردی بۆیان باسکە نەبە ئەبنەی ئادەم هەواڵە گرنگەکەی نێوانی نەوەکانی ئادەم هەمومان نەوەی ئادەمین یعنی لە نێوان دوو کوڕی ئادەمە دوو برای دایک و باوکیدا ئەمە ڕوویداوە هەتا قیامەتیش ئێمە هەمومان بڕێزان بەخوا براین من خەڵکی هەر شوێنێک بم هەر زمانێکم هەبێت لە هەر شوێنێکی جوگرافی دانیشتم هەر لەگەڵ تۆ برا خوشکم هەر لەگەڵ تۆ لەگەڵ ئافرەتانە خوشک من لەگەڵ پیاوانە برا من چونکە هەر ئەسڵەکەمان ئادەم و حەوایە هەموو کێشەکان لە بینی براکاندا ڕوودەدا بۆ خوای گەورە فەرمووی بالحەق عەرزم کردن قورئان یەک گوشە نابێ بەسەریا تێپەڕی بۆ فەرمووی بالحەق لەبەر ئەوەی یعنی حەق لێرەدا بە معنaa صدقا ثابتا وقرآن خوي تفسيري خوي دك على سورة الأنبياء آية 15 دفرمي وتمت كلمة ربك صدقا وعدلا أو خوا فرميتي دوشتا فرموديتي وفرمانيتي قصيتي وحكميتي أجا خوا قصي كده أما قصي خوا كيستعمل بصراحة تمام وده جرته وخوا دفرمي أو صدقا أو النيابا رازقوترين قصيا يعني خەڵکی نەواب زانن ئێستا مەشهەدەکە بێننە بەرچاوتان بە چاوی خۆتان دوو برا دەبینن ئاوا دڵنیابن خلافی تێدا نییە ئەگە خوا فەرمانیدا فەرمانەکەی عەدلەن ثابتەن تا ڕۆژی قیامەت شەریعەتی خواستەمی تێدا نییە بۆ هەموو زەمان و زەمین و سەردەمێک ئەمە عەقیدەی ئاهلی سونەت و جەماعەتە هەرچی خوا لە قورئانە فەرموویەتی فەرمودەکانی وابزانە بە چاوی سەری خۆت بینیوتە ئەوەن دەڕاستە قەت خلافی تیا پەیدا نابێت بە درێژایی زەمان بە هەموو مەکانێکە ئەوەی خوا فەرمانی پێکردووە کە حوکمە عەدلەن ئەو پەڕیدات پەروەریە ستەمی تێدا نییە قەت نابێ بڵێ ئەمە ئەم شەرعە بۆ زەمانێک بە کەڵک دێ بۆ زەمانێک بە کەڵک نایە هەتا قیامەت عەدلەن صدقا وعدلا بالحەق خەڵکینە ئەم بەسەرهاتا ئەو پەڕی ڕاست و ڕەوانە و بە چاوی خۆت بیبینە ئذ قەڕەبا قوربانن دوو برا هەموون خوای گەورە درێژەی پێ نادا قوربانیان کرد قوربانی یعنی خۆل نزیککردنەوە لە خوا بە بەخشینی ماڵێک جا خوا نەیفەرموو بەرانە بزنە گەنمە چییە درێژەی پێ نادا بە کوردی خۆمان دوو برا هەبوون لە یەک دایک و باوک پرۆژەیەکیان هەبوو قوربانن یەک پرۆژەیان هەبوو یەک کارە هەردووکیان دەیکەن لە سەردەمی ئەمڕۆدا تۆی نەوەکانی ئادەم و براکانی یەکتری دوو کەس خەریکی خوێندنن یعنی یەک ئیشە یەکیان جوان دەخوێنێ و سەرکەوتوو دەبێ یەکیان سەرکەوتوو نابێ فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر یەکیان پرۆژەکەی سەری گرت بە ئامانج گەیشت خوا قوربانیەکەی لێ قبوڵ کرد ئەوەی تریان خوا ڕەتی کردەوە بە سەریاواتر لە پرۆژەکەیە سەرکەوتوو نەبوو بۆیە هەموو ئەو کەسانەی کە پرۆژەیانی یەکە حەسوودی لە بینیاندا زۆرە ئاگادار بە دوو کەس دەیانەوێ بخوێنن دوو برا دەیانەوێ بخوێنن جامە هەموویان وانین ئەوانەی پیسن حەسوودەکان وان شەرنێ هەموو براکان وابن شەرنێ هەموو خەڵکی وابێ دوو کەس دەخوێنن یەکیان سەرکەوتنی گەورە بەدەست دێنێ یەکیان دەکەوێ ئەگە حەسوود بێ لە بەرامبەرەکەی پەستە دڵێ نابێت تۆ سەرکەوتن بەدەست بێنی دوو کچن یەکیان زەواجی کردۆ بە ماڵ و مێردی خۆی شاد بووە ئەگەر ئەوەی تریان حەسوود بێ کە دەستە خوشکێتی حەسوودی پێدەبا حەز دەکات لێی تێکچێ ئەڵێ چۆن دەبێت تۆ بە ماڵ و مێردی خۆت شادی من هێشتا لە ماڵی باوکما بم دوو کەسن بازرگانن بە پارە ئیش دەکەن هیچ زەرریان لە یەکتر نەداوە یەکیان پرۆژەکەی دەخاتە کار و سەرکەوتنێکی گەورە بەدەست دێنێ یەکیان شکست دێنێ لە بازرگانیەکەیدا ئەگە حەسوود بێ ئەوێ لێ تێکدا قبوڵی نییە تۆ بە ئامانجی خۆت بگەیت دوو کەسن دوو بران لە ماڵێکە دوو خزمن دوو ئامۆزان یەکیان پلە و پێگەی کۆمەڵایەتی لە ناو خەڵکا بەهێز و خەڵک حورمەتی دەگرێ یەکیان ڕۆژ بە ڕۆژ زەلیلی ناو کۆمەڵگا دەبێ ئەگە حەسوود بێت دەڵێ قبوڵم نییە ئەم دوو برایەک یەکیان سەرکەوتوو نەبوو لە پرۆژەکەیدا یەکیان سەرکەوتنی بەدەستیانە خوای گەورە بەرزی کردەوە لێ قبوڵ کرد قال لأقتلنك دڵی پڕ بوو لە ڕخوقین یەخۆ خەتای براکەی نییە فەقیر ئەم سەر نەکەوتووە ئەو ئیشی خۆی دەکات تۆش ئیشی خۆت دەکەی سەبریشی نەگر حتا تووشی بەڵایەک بێ نەچوو قسەشی بۆ بکە وەکو شەیتان بیخەڵەتێنێ بەڵکو ئەوەندە لێی پەست بوو چوە سەری یەخەی گر لە ماڵی خۆیدا قال لأقتلنك کوتی شەر بێ سوێند بەخوا دەتکوژم ئێکاکە بۆ دەم کوژی برا بۆ هاتوویە سەر ماڵم بۆیە خەم دەگری
بۆ خوێنم دەڕێژی ئاخە چیم کردەوەتی چۆن دەبێت تۆ سەرکەوتو بی من سەرکەوتو نەبم، چۆن دەبێت قوربانی تۆ وەرگیرە لای خۆی من وەرنەگیرێ، چۆن دەبێت پڕۆت تۆ بە ئامانجی دڵی خۆت بگوێ من بە ئامانجی دڵی خۆم نەگەم. ئەم برایش زۆر نەسیحەتی کرد. قال إنما يتقبل الله من المتقين. وتی برا خوای گەورە چاکە لە تەقواداران قبول دەکات. ئەمە ئەتە معنای وەنی مەدحی خۆی کرد بڵێ من چاک و پاکم بۆیە خوا لێ قبول کردوم. ئاگاداری کردەوە کردی براکەم تۆ لە جیاتیەوەی بێ من بکوژی ڕقل لە من بێ خوێنم بڕێژی و سەڕەشەم لێ بکەی برا بڕۆ خۆت چاکە. دیارە خەلەل لە ئیشەکەی خۆتا هەیە، دیارە خەلەلێکت هەیە، ئەینە خوا ڕەنجی کەس بەزایە نادا، خوا حکمەتی هەیە، دیارە لە پرۆژەکەی تۆدا ئیشەکە خەتەرێکی تێدایە، خەلەلێک هەیە برا خۆت چاکە. والله خۆت چاکە ئینشەڵڵا تۆ ژۆک و من سەرکەوتوو دەبی. بەم زمانە ئامۆژگاری کرد. برا تۆش من بکوژی بەخوا من تۆ ناکوژم. ئێخۆ ئێمە براین، ئێمە دایک و باوکمان یەکە، ئێمە چ زەرەدێکمان لە یەکتر داوە. زۆر قسەی نەرمی بۆ کرد. قورئان دەفەرمێ فطوعت له نفسه قتل أخيه. ناخەبۆگەنەکەی دڵە نەخۆشەکەی دەروونە نەخۆشەکەی زیاد لە جار بۆ جار بۆی دەڕازاندەوە بیکوژە. ها ئەو لە ناو خەڵکە چۆن سەربەرز دەبێ و چۆن دەڵێن پیاوە و مەردە و ئازایە و بەقووەتە و خوا لێ ڕازیە. ها من سەرشۆڕ بووم نەچوو بە خۆی دابچێتەوە دەکا کە با منیش بە خۆما بچمەوانێ وەکو ئەو کار بکەم کاری جوان بکەم باخوا لە منیش ڕازی بێ. بەڵکو نەفسی جار بەجار دەقوڵا وەکو مەنجەڵێکی شی لەسەر ئاگر بێ لەسەریەوە دەڕژا. فقتله والله دەستی چۆ براکەی خۆی کوشت. فقتله بەس لەبەر حەسوودی بەڕێزان. ئێمە بابەتەکەمان لەسەرەوەی ژیانێکی خۆش کابرا خواناس ساڵح کاسب دیندار هیچ زەرەدی بۆ ئەو برادایک و باوکی خۆی نەبوو بوو. ئەو حەسوودە دەروون پیسە فقتله کوشتی فأصبح من الخاسرين. والله ڕەنجەڕۆ بوو، خەسارەتمەندی دنیا و قیامەت بوو. خۆشەویستەکەم عەرزم کردی کەسێک بێ دوژمن نییە کە ئادەم دروست بوو شەیطانی حەسوود ئیبلیس بوو بە دوژمنی خوا فەرمووی ئەوە دوژمنتە. هەر یەکیشی لە من و تۆ دوژمندارین. دڵنیا بە دوژمنداری بۆ کەسێک کە حەسوودە بەرامبەرت. بەڵام خۆ حەسوودە تفەنگی پێ نێت، تۆش تفەنگێک هەڵگری و لە سەنگەری دوژمنایەتی دابی هەستی پێ ناکەی. ئەی خوایە گیان من چۆن خۆ لەم دوژمنم پارێزم؟ بەڕێزم خاڵی یەکەم بە خوێندنی سوورەتی ئەلفەلەق و سوورەتی ئەنناس. سوورەتی ئەلفەلەقم لە جومعەی ڕابردوو بۆ تەفسیرکردن. إن شاء الله لجمعەکانی داهاتوودا سوورەتی ناسیش لەژێ ئەم زنجیرە باسەدا و شەبەوە بۆ جەنابتان باز دەکەم. دوو سوورەتی ئاسان هەموو کاتێ بەیانیان دوای نوێژی بەیانی و هەموو نوێژێکی ئینشاءالله کە نوێژی فەرزتان کردگە لە ناو سارەکەش تا بکا کە چەند ئاسانە. سوورەتی قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد شێغەڵا بخوێنی چاکە. فوو بکە بەسەر لاشەی خۆتا خێزان تا منداڵ تا ماڵەکە تا سارەکە تا دڵنیا بەخوا دەتپارێزێ. كما دعاء بو چاوەزار دەکرێن وەکو قل أعوذ بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة. لزمانی حەزەتی ئیبراهیمەوە بۆ منداڵەکانی خوێندەوە. پێغەمبەر بە سەر حەزەتی حەسەن و حوسێنی خوێندەوە. تۆش بەسەر خۆت و ماڵ و منداڵ تا بیخوێنە. برام چەند ئاسانە. زیکرەکانی بەیانیان و ئێواران خوا لەم دوژمنە دەتپارێزێ. ئەینا تۆ ئاگال لێ نییە چێ حەسوودە چێ ساحیرە چێ دژتە چێ ئیبلیسە چێ قابیلە بەرامبەرت. ئاگال لە خۆت بێ ئەمانە بخوێنە. جێگەی خۆشحاڵیە. حەز دەکەم لێرەدا ئەوە بڵێم جێگەی خۆشحاڵیە. خەڵکانێکمان هەن هۆشیارن ڕۆشنبیرن زۆر گرنگی بە جەستەی خۆیان دەدەن. بەرنامەی خۆراکیان هەیە ئەڵێ ئەوەندە شەکرە دەبێ ئەوەندە ڕێگایە بڕۆی ئەم ئەوەندە کاربۆهیداتەوە ئەوەندە چەوریە و ئەمە خراپە و ئەوە چاکە و ئەمە لەگەڵ جسمی تۆ دەگونجێ ئەوە ناگونجێ. من ئەوەم دەستت خۆش بێ ئەم جسمە ئەمانەتی خوا تا بیپارێزی چاکە. بەرنامەی وەرزشی بۆ خۆی دادەنێ. ئێستا ئەو هۆڵی وەرزشیانە هەمووی شەو و ڕۆژ فولن. من خۆشحاڵم بەوەی کە میلەتەکەم هۆشیار بێ و پەنا بۆ هۆڵی وەرزشی بەرێ. وەرزشێکی حەڵاڵ و مباح و لە شوێنی گونجاو و پاک و تەمیزدا ئەو پەڕی جێگەی دەستخۆشیە. ئەوەی وەرزش دەکا ئەوەی لەگەڵ وەرزش ناکە زۆریان فەرقە. خوا جەستە سەلامەت دەکا. ماڵ و سەرۆتەکە لێی دەترسێ هەر ماڵێک دەبینی سێ چوار کامیرەی پێوەیە. هەر دوکانێک دەبینی لە ناوە دوکانەکە لە دەرەوەی دوکانەکە لەسەر گۆشەی دوکانەکە هەمووی چاودێری کامیرایە بۆی ماڵەکەم نەدزرێ و لە دەستی پیسان بە دوور بێ. دەستت خۆش بێ حتا حەزەر بکەی شتێکی چاکە. بەڵام من خەفەت بووە ئەوە دەخۆم زۆری ئەو خەڵکی کە ئەوەندە لە خۆی بەخەمە لێ پرسە دوو سوورەتی ئایەت کورسی نازانێ. ئەعوذ بکەلیمات الله التامە لەبەر نییە. زیکرەکان ناخوێنێ یان نایزانێ. هەر پێم سەیرە ئەو هەمووە دەزانێ کەچی ئەمانی لەبەر نین. ئەم دوو سوورەتە کورتە بەکار نایانێ یان دەیزانێ لەبەرەتی بەڵام نایخوێنێ. نە بەیانیان دەیخوێنێ نە ئێواران دەیخوێنێ نە کاتی خەوتن دەیخوێنێ نە دوای نوێژەکان دەیخوێنێ. ئیهمالی کردووە.
من ئەمە چەند جومعەیە بە کوردی زمانی شیرین بۆتان ڕوون دەکەمەوە لە ماناکەی بگە و ئاوا پەنابەرە بەر زاتی ئەڵڵا بڵێ قل ئەعوذ برب الفلق حتى من شر حاسد إذا حسد تۆ خۆت خەناو ئەم قەڵایەوە بەڕێزان ئەوگە خۆت لە دوژمنی دیار دەپارێزی لاوەی کە ماڵەکە نەدزرێ ئەی باشە دەتوانی خۆت لە چاوپیس پارێزی ئەتوانی لە حەسوود خۆت پارێزی ئەتوانی لە ئیبلیسەکان خۆت پارێزی ئەتوانی لە ساحیرەکان خۆت پارێزی خۆ کاکە ئەو دوژمنانەی کە نادیارن زۆرترن لە دیارەکان ئەوە بەس بە پەنابردن بۆ ذاتی ئەڵڵا بەس گەڕانەوە بۆ ئەڵڵا زۆر ضرورە لەم جومعەیەوە بە خۆماندا بچینەوە یەک نوێژێک نەبێ یەک بەیانی ئێوارە نەبێ ئەم زیکرانە نەخوێنی کە باسمان کردوون خوا لە چاوەزار دڵنیا بە دەتپارێزێ خوا لە شەڕی حەسوود و حاسیدان و ئیبلیس سیفەتەکان دەتپارێزێ بەویستی خۆی بە ڕەحمەتی خۆی حتا شت ورتر بێ سامناکترە ئێستا ڤایرۆسی کۆڕۆنا ها لە ترامپەسووری ئەمریکاوە حتا تەپلەسووری لای خۆمان هەمووی کردە کونەوە کەسێک نێ لێی نەترسێ چەند چەکدارت هەبێ و چی هەبی هەمووی بە چۆکا هێناوە دەبێ حەزەر بکەین دەستان خۆش بەوەی تا خۆپارێزی بکەن تا خۆپارێزی بکەین دەبێت بەرەو شەپۆ لێشکلەوە چێ بڕۆین هێشتا دەستان خۆش بێ و چاکە شتێکی زۆر چاکە بەس ئەڵڵا لێیاد نەکەی ئەها چاو لێ شت تا ورتر بێ ئەو ڤایرۆسەی هیچ چاوێک نایبینێ هەموو دنیای شڵەژاندووە باری ئابووری باری تەندروستی باری کۆمەڵایەتی باری خوێندن و عیلم و زانست نەک لە کوردستان لە هەموو جیهاندا شڵەقاندوێتی باشە ڤایرۆسی کۆڕۆنا مەترسیدارترەیان شێر و پڵنگ و ئەوانە بەخوا هەموو شێر و پڵنگ و ورچ و حەشەرات و مارود و پشکی ئەژدیا بێتە خوارەوە بۆنە ئەو شار و هینانە ڤایرۆسی کۆڕۆناکە خەتەرترە بۆ چونکە شێر و پڵنگەکە دەچێ خانوێکەوە دەرگا لەسەر خۆتدا دەخەی بە تفەنگ و فیشەک و بە قەناس و بیکەیسی لێ دەدەی کوژی و نەجاتت دەبێت لە دەستی بەس ڤایرۆس چی لێ دەکەی ئەو تا دەرمانی نییە ئەڵی دەرمانی بۆ دۆزرێتەوە خۆ یەکەم جار سارس بوو تا دەرمانی سارسیان دۆزیەوە مێرس خۆی پەیدا کرد مێرسیان کۆتایی پێنا کۆڕۆنا پەیدا بوو تا کۆڕۆنا کۆتایی پێدێنی شێشکە پەیدا دەبێت تا جنون البەقەر بوو جنون البەشەر بوو ئەملاولا بۆیە ئەو دوژمنە نهێنیانە بەردەوام هەن لەگەڵ تا کە نامبینی ئەبێ بەس بڵێ ئەڵڵا بڵێ یا ئەڵڵا حیفزم بکەی پەنا بۆ خوا بەری خوا لێیان نەکەین زیکر و ئەورادەکان بخوێنین جوتیاری وا هەیە دەڵێت لە بەراز دەترسم ئەو زۆر جوتیار بۆیان باسکردن وڵە کشت و کاڵەکەی بەراز لوتی تێشەنی و هەمووی هەڵجێڕاوەتەوە وەڵڵاهی بەراز بەو هەموو گەورەی و سامناکی خۆیەوە هێشتا کولە و کرم سامناکترە ها خوا پێمان دەڵێ ئەی مرۆڤ تۆ دایمە پێویستیت بە منە سەد کولە بێنە لەژێر قاستا دەیفلیقێنیەوە بەدەست دەیکوژی و پانی دەکەیتەوە ملیۆنێک کرم بێنە بە یەک قاچ هەموویان پان دەکەیتەوە بەڵام هەموو بەرازی دنیا بەقەدەر کرمێک ناتوانێت کشت و کاڵ دەبین بەرێ بەقەدەر کولەکە بەسەر شوێنێکیدا ناتوانێت بێنان و بێخوارت کە خوا دەفەرمێت چەند دەشتەکە لاواز بێ بە ئاسانی بەسەر یا زاڵبی هێشتا و دەتوانێت ژیان لێتاڵکە کەواتە تۆ بەس پێویستیت بە منە بەس ئەڵڵا لەیاد نەکەی ئەی مرۆڤ بەدبەختی مرۆڤایەتی ئەوەیە کە خوای لەیاد کردووە هەموو وەسیلەکان دەگرێت خوا پێخۆشە بەڵام خالقی ئەسبابەکان کە ئەڵڵایە نابێ لەیادیکەی بەردەوام ئەم زیکر و ئەورادانە فێری خۆتان و ماڵ و منداڵ و ژنەکانتانی کەن ئەم هەموو کاتە بەسەر ئەڵاقات و تەلەڤیزۆنەوە بەسەر دەبەی حیڤنێ زیکرەکان و ویردەکانت لێبیرچێتەوە دووەمیان خۆشەویستم بۆ ئەوەی خوا بتپارێزێ لە شەڕی ئەو خراپەکارانە خۆت لە چاوەزار پارێزێ یعنی لە چاو و زاری خەڵک خۆت مەخبەر چاوان خۆت مەخبەر سەرزار و زمانان ئەوەی کە هەتا لە پێگەت لە خۆشیت لە بەهرەت لە خەڵاتەکانی خوا زۆریان باز مەکە بۆ خەڵک بۆ هەموو کەسیان باز مەکە جومعەکانی ڕابردوو عەرزکردن بۆ چیان باسکەوەی ناسیح و ئەمین و عالم و عاقڵە ئەوانەی لێ دەرچێ بۆ هەموو کەسیان باز مەکە مەی خەبەر چاو زمانان با چاوەزار لێن نەدا چاوەزاری کوردی یعنی چاو و زاری خەڵک بە تایبەت بۆ ئەو کەسانی کە نیانە بۆ نمونە تۆ پارەت شکر زۆرە معیشەتت باشە باسی مەکە لای کابرایە کە دوو مانگە لە سایم حکومەتەوە معاشی وەرنەگرتەوە فەقیرە لیگ بە دەمیادێکە باسی پارە دەکرێت خەوە نیەتی ئەینا پارەدار لای پارەدار باسی پارەکە هەر لێوە ڕزووە منداڵێک ساڵحت هەیە خواناس و دیندار و زیرەکە لە مەکتەبە باسی مەکە کاکە منداڵەکانمان لای کەسێک کە ئاواتە خوازە منداڵک لە باوەش بگرێ ئێتر لەوانەیە نەفسی بجوڵێ کچێکی شوت کردو و مێردێکی باشت دەستکەوتووە باسی مەکە لای دووسێ دەستە خۆشکت کە فەقیر ئەوانش ئاواتیانە شوێکیان بۆ بکرێ و ماڵ و حاڵێکیان هەبێ چونکە ئەو ئاواتەکەی نەهاتۆ دەجێ ئەوەندە باسی خۆشیەکانی مێرد و ژیانی خۆ لای ئەوان مەکە کوڕێکی لەخوا بە زیابی جیفانت گەرمە و سارێکی باشت پێ کابراژ ماتۆڕێکی گەنجە وەک تۆ پێ ناکڕێ پاسکیلێکی پێ ناکڕدرێ ئەوەندە باسیەوە مەکە مۆدیلی ئەو سارە بەسەرچوو ئەوەم کڕی و ئەوام کرد ڕۆبکە نەفس لێت دەدا چاو لێت دەدا حەسادەت بەرامبەرت بەکاردێ تۆ زەبی پارێزە ئەوەندەی مەیخەوە بەر چاو و زاری خەڵک جەستە ساغە لای نەخۆشەکان مەڵە کۆرە من بە حیاتی دەرزێکم لە خۆم نەداوە کابراش هەموو ڕۆژە سێ چوار حەب لە زەسفرەکەی حازرە پێشنانی هەیە و دوایینانی هەیە بەیانی هەیە و ئێوار و نیوەڕۆی هەیە
ئەوەندە باسی لە ساغی خۆت مەکە. بەرناتشۆ کاتی خۆی قسەیەکی زۆر جوانی هەیە، ئەڵێ هەر کەسێک کاتێک کە بەدەست دەمودانیەوە دەناڵێنێ یەک دانی دێشێ، دانی دێشێت، دانی کلۆر بووە، دانی ئیتیهابی کردووە، کە سیر دەکا کەسێک دەمودانی جوانە و دانی نایەشێت، دەڵێ بەختەوەر هەبێ لەم سەر زەوێدا بەس ئەو کەسەیەکە دانی نایەشێت، چونکە ئەو خۆی گرفتاری ئەمەیە. حتا باسی دەمودانی خۆت بۆ خەڵک مەکە، مەی خەبەر چاوزاری خەڵک. ئەم بابەتە ماوێتی و خوتبەشمان وەزەم درێژەی کێشاو، بەڵام پێویستم زانی ئەمانە لە خزمەت قورئانە باسکەین. ئینشاءڵڵا لە ئاڵخەکانی پێنجەم و داهاتووتردا خۆشیەکانی ژیانت پارێزە بە زیاتر ڕوون دەکەینەوە، خوا پشتیوانی هەموو لایەک بێ و یارمەتی دەرمان بێ. یا ڕەبی خوای پەروەردگار لە هەموو خۆشیەکانت، لە هەموو خەڵاتەکانت، لە هەموو بەهرەکانت بەهرەمەندمان کەی، بەسەرمان نابڕێژی. یا ڕەبی خوای کە پێشت بەخشین بە لوتفی خۆت بۆمان زیاد کەی، لە شەڕی حەسوودان و چاوپیسان و ناحەزانیش خوای ئێمە هەموو موسڵمانان بەدوور کەی. یا ڕەبی خوای بمان پارێزیرەوەی کە حەسوود بین بەرامبەر بە هیچ کەسێک. یا ڕەبی خوای لە شەڕی حاسیدینیش و چاوپیسان و عاینەکانیش بەدوورمان کەی. یا ڕەبی خوای ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری. یا ئەڵڵا یا شافی یا ڕەب هەر کەسێک نەخۆشە یا ڕەبی خوای شیفای بەخێری بۆ بنێری. خوای ئەم ڤایرۆسی کۆڕۆنا و پەتا و بەڵایەش کە هاتوۆتە وڵاتی ئێمە وڵاتی موسڵمانان و جیهانەوە، خوای ڕەحم بە ئێمە و سەرجەم مرۆڤایەتی بکەی، ئەم نەخۆشیە کۆتایی پێبێ. هەموو ئەوانش کە نەخۆشی کۆڕۆنایانە و باری تەندروستیان ناجێگیرێ، یا ڕەبی خوای شیفای بەخێریان بۆ بنێری. ئەوانەی مردوون یا ڕەبی خوای لە گوناهیان خۆش بێ. یا ڕەبی خوای هەر کەسێک بەم نەخۆشیە مردو و ئەهلی مزگەوت و دین و جومعە و جەماعەت و زیکری خوا بۆ یا ڕەبی خوای پلەی بەرزی شەیدی بەنسیب بکەی. یا ڕەبی خوای لە هەموو بەڵایەک، لە هەموو فیتنەیەک، لە شەڕی شەیطان، لە بەڵای ناگەهان، لە فیتنەی ئاخری زەمان، لە شەڕی خراپەکاران و چاوپیسان و حەسوودان جارێکی تە و سەدان جار لێت دەپاڕێمەوە. خوای ئێمە و منداڵەکانمان، خێزانمان، ماڵمان، حاڵمان، سەروەتمان، سامانمان، سەیارەمان، وڵاتمان، کوردستانمان یا ڕەبی خوای پارێزراوکەی. آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.